ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئامادەکاری دەکات بۆ وەبەستنی چوارەم کۆنگرەی خۆی کەوا بڕیارە 27 ئەم مانگە لە سلێمانی بەڕێوە بچێت. کۆنگرەکە بە مەبەستی هەمواری پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوەکە و هەڵبژارنەوەی دەستەی نوێ دەبێت. ئامادەکاریەکانیش بۆ ئەم مەبەستە کۆتایی هاتووە. لە ئامادەکاری بەستنی کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیین ئامادەکاریەکان بۆ کردو هەتا ئێستا گەشتوونەتە ئەوەی کە ئێستا لە هۆڵەکەین لە پێشترا بە بەستنی کۆنفرانسەکان لە هەموو ناوچەکان و لە هەموو لقەکانە ئەلحەمدوللا ئەوە کراوە بەجێبەجەمان کردووە سواز بۆ خۆی گەورە. ئێستێژ ئامادەکاری ناو هۆڵەکە ماوە کە خەریکین ئامادەی ئەەکەین بەڕێخستنی ئیشوکارەکان ناو هۆڵەکە لە هۆڵی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کۆنگرەکەمان ئەبەستین ئینشاءڵڵا بە ئامادەبوونی 165 ئەندام کۆنگرەیە هەر لە سلێمانیا ئەبەستێت لە هەموو لقەکانەوەیە نە ئێرە ئینشاءڵڵا ئەوەی کە کرابێت و پێویست بێ بۆ کۆنگرە ئەنجاممانداوە سواز بۆ خۆی گەورە. کۆنگرەکە ماوەی یەک ڕۆژ دەخایەنێت و لە سلێمانی بەڕێوە دەچێت. نزیکەی 165 ئەندام بەشداری کۆنگرەکە دەکەن و ڕاو سەرنج و پێشنیاریان دەبێت بۆ هەمواری پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوەکە و گفتوگۆ دەکرێت لەسەر کاری داهاتوویان. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە سەروبەندی بەستنی چوارەمین کۆنگرەی خۆیدایە. ئێمە بە دروشمی ئیسلام بەرنامەی ژیانمانە کۆنگرەکەمان گرێ ئەدەین و لە کۆنگرەدا ئەوەی کە ڕاستپاردەی کۆنفرانسەکانە کە بۆمان هاتووەتەوە ئێمە بە هەمان ناوەوە و بە دروشمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەردەوامە بین لە کار و هەوڵ و تێکۆشان و چالاکیەکانمان و هەوڵەدەین لە کۆنگرەدا بە پێی پێویست گۆڕانکاری لە پەیڕۆ و پرۆگرامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستاندا بکەین و گۆڕانکاری لە دەستەی کارگەڕی و دەستەی بەڕێوەبردننی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستاندا بە بڕیاری کۆنگرە دەکرێت. ڕاستپاردە و پێشنیار و بڕیارەکانی کۆنگرە دەبێتە ڕاستپاردە بۆ جێبەجێکردن لە داهاتووی کاری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە بۆ گۆڕانکاری لە میکانیزمی کار و شێوازی کار و گۆڕانکاری لەو پرۆژانەی کە بە پێی واقعی ئەمڕۆ لە کوردستانە پێویستن. ئێمە ئەمڕۆ لە کوردستان هەست بە قەیرانێکی زۆری پەروەردەیی و خێزانیەکەین. ئەمانەوێت وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ببینە پارێزەرێکی ڕاستەقینە و قەڵغانێک بۆ پاراستنی بەها باڵاکانی کۆمەڵگە و ئاڕاستەیەکی تەندروستی پەروەردەیی بۆ کچانمان و بۆ ئافرەتانمان. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کار دەکات بۆ پێگەیاندنی کچانی لاو و تازە پێگەیشتوو لە ڕێگەی خول و ڕاهێنانەکانیانەوە. ئافرەتان پەروەردە دەکات و ئامانجیان خێزانێکی تەندروست و پاراستنی ئەو بەها کۆمەڵاتی و خێزانیانەیە کە لە ئاین و ڕەسەناتی نەتەوە سەرچاوەیان گرتووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.